رێزدار نەبەست عەبدولحەمید قای مقامی قەزاناوەندە هەولێری لەگەڵمە کاک نەبەستدەم باش سپاس بۆ ئامادەبوونەوە وەکو قای مقامیەت و لیژنەیەن وە داوی ڕێنمایی و هوشیاری بۆ وڵاتیان چنە یەن کو خواستەوان لەسەر گوشت هەیە یان بۆ خواردنە یان بۆ قوربانی دانێ لەگەڵ نزیکبوونا جەژنێ. بڵێ ئەو کاتتان باش. خۆتان ئەگەدارن ئێمە ڕۆژی هەینی داهاتوو شەشی مانگ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز ڕاگەهێنراوە. ئەو جەژنەی کە لە هەموو جیهانی موسڵمانی نەک تەنها لە هەرێمی کوردستان خەڵک بە ڕێژەیەکی زۆر قوربانی دەکات، بەڵام بە دڵنیاییەوە وەک چۆن لە ڕاپەرتەکەی خۆتان ئاماژەتان پێکرد نەخۆشی تای خوێنبەربوون کاریگەری خۆی دەبیتن. مە چاوەڕوان دەکرێتن کەوا لەگەڵ ئەوەشدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هەڵسن بە ئەنجامدانی قوربانی کە ساڵانە وەکو با بڵێن لە هەولێر ڕێژێکی بەرزی هەیە بە بەراورد لەگەڵ شارەکانی تری کوردستان. ئێمە ڕێنماییەکانی تەندروستی زۆر زۆر گرنگە، زۆر پێویستە جێبەجێ بکرێتن. ئێمە ماوەی چەند مانجێکشە کە لە ڕێگای لیژنەکانی قایم قامیەت هەموو ئەو لیژنانەی تر هەنە لە هەولێر لیژنەکانی ئاسایشی هەولێر هۆبەی ئابووری هەروەها چاودێری بازرگانی لیژنەکانی تەندروستی لیژنەکانی ڤێتەرنەری کە چاودێریەکی چڕی شوێنە گشتەکان دەکرێتن بۆ ئەوەی کە هاوڵاتیان پارێزراو بن لەو نەخۆشیە. کاری زۆر ئەم نەخۆشیە لە کاتێکدایە کە ئەم جەژنە جێواز دەکات لە جەژنەکانی ڕابردوو و ئامادەکاریەکان بۆی کەواتە لە ئامادەکاریەکانی ئێوە چی دەکرێتن تایبەت بێتن بەو نەخۆشیە بۆ ئەم جەژنەکە خواست لەسەر گوشت زیاترە؟ ئەمە چاوەڕوان دەکەین بەیانی یان دوو بەیانی کۆبنەوەیەکی فراوان ئەنجام دەین لە دیوانی پارێزگا. ئەو کۆبنەوەی ئامادەکاری بیتن بۆ پێشوازیکردن لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو ڕوویەکەوە. یەک لە تەوەرە گرنگەکان و باڵێن سەرچەکانی ئەو کۆبنەوە ئەکید قوربانیکردن دەبیتن. ئەمە لە هەمووی گرنگتر داوا لە هاوڵاتیان دەکەین کە هەر هاوڵاتیەک بەنیازە قوربانی بکاتن ڕوو لە سەربەرخانەکان بکات بۆ ئەوەی کەوا ئەو خێرەی کە دەیکاتن ئەنجامی هەبی و هەروەها هاوڵاتیانمان پارێزراو بن یاخود بە دوور بن لە نەخۆشی تای خوێنبەربوون. ئەو ئاژەڵەی کە لە سەربەرخانەکان سەری دەبردرێ و گۆشتەکەی هیچ کێشەیەکی نییە پشکنین بۆ ئاژەڵەکە دەکرێتن. ئێمە ئەو ئامادەکاری کە کراوە ستافی پزیشکانی ڤێتەرنەری زیاد کراوە لە سەربەرخانەکان. کاکنە بە سزا چییە بۆ ئەوانەی کە ئەم سەرپێچیە دەکەن پابەر نەبن بەوەی کە ڕووکەنە کوشتارگەکان بۆ سەربڕینی ئاژەڵەکانیان؟ ئەمە نەک لە ڕۆژانی جێژن پێش ڕۆژانی جێژن یاخود لە ڕۆژانی ئاسایش بەگشتی ئێمە بە پێی یاساش سەربڕینی ئاژەڵ لە دەرەوەی سەربەرخانەکان قەدەغەیە ئەو کەسەی بەو کارە هەڵدەستی یاخود ئەو کارە ئەنجام دەداتن بە پێی یاسا لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێتن. بۆیە ئەمە لە ماوەی ڕابردووش ئەکید چاودێریەکان دەتوانین کار نەبەست لێ پێچینەوەکە چییە بە زەڵاڵی بۆ ئەوەی بوو خەڵکی ڕۆم بێتن ئەمە نەکەم ئەمە بکەم ئەگەر ئەمەیان بکەم ئەوە سزاکەمە ناکرێتن ئاژەڵ لە دەرەوەی سەربەرخانەکان سەر ببڕدرێتن. لێپێچینەوەکە ئەوەیە ئەو کەسە گۆشتەکەی دەستی بەسەردا دەگیرێ گۆشتی ئاژەڵەکە یا خۆدا ئاژەڵەکە دەستی بەسەردا دەگیرێ کەسەکەش ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە ڕەوانەی دادگا دەکرێتەوە وەکو باسم کرد بە پێی یاسا ئەو کاری ئەنجامی دەدە قەدەغەیە. ئێمە لەم ماوەی چەند ڕۆژێ ڕابردوو چەند کەس بند کراون لەبەرەوەی بەو کارە هەڵساون لە دەرەنجامی بەدواداچوونی لیژنەکانی قایم قامیەت و لیژنەکانی تر ئەو کەسانە دەستگیر کراون بەشێکیان پێبژاردنیان بۆ کراوە گۆشتەکەی ئەوە هەمووی دەستی بەسەرداگیراوە و ڕەوانەی سەربەرخانە دەکرێتن بەپێکە مامەڵە لێگەڵ. هەندێک جار ئەو کەسانەی کە ئەو لێ پێچینە دەکەن خەڵکی ئاسایی نییە قەسابەکانە ئاژەڵ فروشەکانن لێ پێچینەوە لەگەڵ ئەوانە جودا لەگەڵ خەڵکی ئاسایی یان هەمان شت دەکرێتن هەیە لە ناو قەسەبخانەکەیدا ئاژەڵ سەرژێنەکەی دادەخرێتن کاوەر شوێنەکەی دادەخرێتن
لەناو قەسابخانە یاخود لەناو سەربەرخانە هەر ئاژەڵێک سەر دەبڕێ دەبی پشکنینی پزیشکی بۆ کرابیتن پزیشکانی ڤێتەرنەری ئەمە و سەربەرخانانەی کە هەمانە کە لە هەولێر هەمانە لە دەوروبەری هەولێریش لە خەباتەیە لە قوشتەپە هەیە لە بنەسلاوە هەیە هاوڵاتیان دەتوانن ڕوو لەو شوێنانە بکەن لە ئێستاوە ناوی خۆیان تۆمار کردووە ئێمە جگە لە هاوڵاتیان چەندین دەستگای خێرخوازی هێنەکەوە لە ڕۆژانی جێژن قوربانی دەکەن ئەوانە شەمووی ڕێکخراوە ئەو ئامادەکاریە تەواوە کراوە کەوا پێشوازی لە هاوڵاتیان بکرێ هەروەها خەرجی سەربڕینی ئاژەڵەکەی زۆر کەمترە لەگەر دەرەوە ئاژەڵی گەورە 75,000 بە هەموو شتێک لێ وەردەگیرێتن ئەو ستافەی کە دانراوە لە سەربەرخانە ئاژەڵی بچوشیش 25,000 ئەمە گە بەراوردی بکەین لەگەر ئەو نرخەی کە لە دەرەوە ئەو بابلێنەوانەی بەو کارە هەڵدەستن زۆر مەبلەغەکە زیاترە پارەکە زیاترە بۆیە لە ڕووی خەرجیەوەش بۆ هاوڵاتی باشترە و لە بەرژەوەندی هاوڵاتیدایە هەروەها لە ڕووی تەندروستیەوە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو ئاژەڵە سەردەبڕدرێ پارچە دەکرێت پشکنینیش دەکرێت بۆ گۆشتەکەش جگەلەوەی کە لە سەرەتاوە بۆ ئاژەڵەکە پشکنین کراوە بۆ گۆشتەکەش پشکنین دەکرێتن دەتوانانی هەروەها خۆشی بە دوور دەکاتن لەو لێپێچینەوانەی کە لیژنەکانی قایمقامیەت شارەوانیەکان هەموو ئەو تیمانەی کەوا پێک هێنراوە یاخود پێک دەهێنرێن بۆ بەدواداچوون و چاودێری بازارەکان شوێنە گشتیەکان ئێمە لە جەژنەکانی ڕابردوو ئەو تەجروبەمان هەبووە حاڵەتمان هەبووە کەسانێک لە دەرەوەی سەربەرخانەکان بەو کارە هەڵساون ئاژەڵەکەی یاخود گۆشتەکەی دەستی بەسەرداگیراوە تووشی لێپێچینەوە کراوە بۆیە بۆ هاوکاریکردنی تیمەکانیش پێویستە لە ئێستاوە ئەوانەی کە بەنیازن قوربانی بکەن ئامادەکاری خۆیان بکەن بچن ناوی خۆیان تۆمار بکەن هەموو ئاسانکاریەک دەکرێتن لە سەربەرخانەی هاوچەرخی هەولێر بۆ ئەو کەسانە ئەوی تریش ئێمە بابەتی ژینگەیە هەروەها پیسکردنی ژینگە بە هیچ شێوەیەک جێگای قبولکردنی ئەو لیژنانە ڕاست پێدراون کەوا بە دوواداچوونە متابعەتی جددی بکەن بۆ ئەو حاڵەتە لە هەر شوێنێک ژینگە پیس بکرێتن پاشماوەی ئاژەڵەکان یاخود هەر جۆرە ئەو شتانەی کە لە دەرەنجامی سەربڕینی ئاژەڵەکە ژینگە پیس دەکەن شەقامەکان پیس دەکەن شوێنە گشتەکان پیس دەکەن ئەوە ئەکید بەپێ ئەو ڕێنمایانەی کە هەنە لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت ئەگەر شوێنێکی گشتیبی بە دڵنیاییەوە شوێنەکەی دادەخرێتن ئەوی تربی پێبژاردن هەیە ئەمە یاسا و ڕێنماییەکان بەردەستە پێیوانە ئەو کەسانە دەکەن کە سەرپێچ ژبلی vê li gel nêzîkbûna cejnê çavderîkirina bazar jî zêtir bi pêwîstê dîtin ji ber taybet girankirina nirxan li hin cihan tê rodan bû vê çi tê kirin di van dû sê rojê pêşî cejnê de ئەمە خۆت دەزانی کەوا خواستی هاوڵاتی لەسەرکڕینی کاڵا و شتومەک زیاد دەکاتن لە جژن بەڵام بەداخەوە بڕینی موچەی هاوڵاتیانی کوردستان بەپێی بەدواداچوونەکانی ئێمە بۆ بازارەکان کاریگەری خۆی هەبووە لەسەر ئەو ئامادەکاریانە موچەکەیان ئەگەر لە کاتی خۆی ڕەوانە بکرد با یاخود ئەو بارودۆخەی ئێستا هەیە بە ئەکی جبوو جۆڵەکانی بازار زیاتر و گەرم و گورتر دەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لیژنەکانمان ڕاستپاردووە بە دوواداچوونێکی ورد و نزیکی بازارەکان دەکەین لە کۆگاکان بە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوەکەوە هیچ جۆرە گرانبوونێک نییە لە نرخی خۆراک و کالا و شتومەکەکان لەگەڵ کۆمپانیا گەورەکان ئاگادارین جم و جۆڵەکانیان چۆنە و ئەو ئاسانکاریانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێشکەشیان دەکرێت بۆ ئەوەی کەوا هاوسەنجی ڕابگیرێتن لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالێتیەوە هەروەها چێبڕچێ هەیە لە نێوان کۆمپانیەکان بەڕاستی ئەوە وای کردووە کەس نەتوانی لەسەر کەس نرخ گران بکاتن بەڵام مارکێتەکان شوێنی ئەو شوێنانەی لە گەڕەکەکان هەیە ئەکید متابعە دەکرێت بە دوواداچوون دەکرێتن لە ڕووی کوالێتیەوەش ئەوە زۆر گرنگە خۆراکی ماوە بە سەرچوو یاخود نەشیا و ناتەندروستکەوە هەوڵ بدەن ساغ بکەنەوە لە کاتی جێژندا ئەوە هەموو ئامادەکاری تەواو کراوە و بە بەردەوامیش بەڵام لە کاتی بۆنەکاندا بە تایبەت لە کاتی جێژندا ئەکید ئەو بە دوواداچوونانە چڕتر دەکرێتەوە ژمارەی ئەو لیژنانە زیاتر دەکرێت هەروەها ئەو هەمە هەنجێ باشەی لە نێوان هەموو لیژنەکان هەیە لە نێوان لیژنەکان و دەستگاکانی ئەمنی بازگەکان ئاسایش پۆلیس هەموو ئەوە زۆر بەباشی بەڕێکوپێکی ئەو پلانە دانراوە و بە دڵنیاییەوە بەرژەوەندی و تەندروستی هاوڵاتیان بابەتێکی گرینگە و پارێزراو دەوی
ببوورە ئەوەی پێویستە هاوڵاتی هاوکار بیتن هاوکاری هاوڵاتیش خۆی لەوە دەبینیتەوە کەەوە ئاگدارمان بکاتەوە لە کاتی بینینی یاخود تێبینیکردنی هەر کەم و کوڕیەک و هەر سەرپێچە. زۆر سپاس قای مقامی قەزا ناوەندە هەولێری ڕێزدار نەبەس عەبدولحەمید هەولێری لەگەڵ مەبوون ماندوو نەبن.